ئەمڕۆ دووەم کورتترین شەو ڕۆژ لە مێژوودا تۆمار دەکرێت. سایتی سپیس کە گرنگی بە تەکنۆلۆژیای بۆشایی ئاسمان و جوڵەی زەوی و مانگ دەدات ئەوەی بڵاو کردوێتەوە کە ئەمڕۆ بۆ دووەمین جار لە مێژوودا کورتترین شەو ڕۆژ تۆمار دەکرێت کە بە 1.34 میلی چرکە لە 24 کاتژمێر کە زەوی بە دەوری خۆیدا دەخولێتەوە کەمتر دەبێت. جا ئەمە بە ئامێرێک کە کاتژمێری زەڕێ لە ساڵی 1970 دروست کراوە وەکو دەڵێن مسقالە زەڕەش دەخوێنێتەوە لە میلی چرکەوە بۆ کاتی فراوان ئەمە تۆمار کراوە. ئەمڕۆ ینی ئەوە نامێنێت بە 24 کاتژمێری تەواو زەوی خولانەوەکەی بە دەوری خۆیدا تەواو بکات بەڵکو 1.34 میلی چرکە کە ئێمە هەستی پێ ناکەین ئێوە دەزانن کە میلی چرکەیەک لەسەر هەزاری چرکەیەەکە زەوی یان 24 کاتژمێرەکە تەواو دەبێت. بۆ جارێکی تریش لە مێژوودا دەی ئەم مانگە بوو کە جارێکی تر بە خێراییەکی تر شەو ڕۆژ ینی کۆتایی پێهات ئەویش 1.36 میلی چرکە بوو لە کاتژمێرێکدا. جا بۆیە ئەوە بڵێم ئێمە هەروامانزانیوە لە ماوەی 24 کاتژمێرە ڕۆژەکە کۆتایی دێت یاخود لە ماوەی 86,400 چرکەدا ڕۆژەکە کۆتایی دێت بەڵام ئەوە نەما هەندێک جار کورد دێنێ هەندێک جاریش زیاد دەهێنێت. ئەمەوە بیبەسمەوە بە بابەتێکی تریشەوە. ئەمڕۆ وتمان کورتترین شەو ڕۆژ دەبێت بەڵام بۆ موچەخۆران درێژترین بوو. هەم ڕۆژی 24 کاتژمێری درەنگ تەواو بوو هەم مانگیش بۆیان درەنگ تەواو بوو کە 3 مانگە موچە نەدراوە. بۆیە شەرت نییە کات هەمیشە وەک خۆی بڕوات.